نرخی نوێی بنزینە بەراورد بە دوو مانگی ڕابردوو نرخی بنزین لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆیەوە دیوە بە جۆرێک نرخی 1 لیتر بنزین بە هەموو جۆرەکانیەوە نزیکەی لە 140 بەهای پێشووی چووەتە سەر. پێش دوو مانگێکە بانزین هەرزان بوو بە 385 تێوەن دەکرد بەڵام ئێستا هەمان بانزینشە بەڵام نرخی بەرز بوو دەرن لەبەر دۆلارە لەبەر دۆلار بەرز بوو نرخی بانزینیشان بەرز کردوەوە ئەمڕۆ هەر هەمان بانزین بە 600 تێ کردو. کوالێتەکەی وەڵی باش نییە ناوەڵی باش نییە ناتانی زەختی لێ بکەی یعنی کوالێتەکە تابری خراپە هیوادارم نرخەکەی دابەزێنن. پارێزگاری هەولێریش دەیەوێت لەمە زیاتر دۆخی ژیانی هاوڵاتیان قورستر نەبێت و دەڵێت نرخەکە کاتیە و گۆڕانکاری بەسەردادێت. ڕاستە بازاری بنزین بازارێکی ئازادە بەڵام بەبێ هۆکار نییە و حکوومەتیش لەسەر ئێمە واجبە کە هەم بە دوواداچوم دەکەین تیمەکان ڕاست پێدراون تیمەکانی قایمقامەتەکان ڕاست پێدراون لە بۆ دیراسەکردنی ئەو بابەتە هۆکارەکان پێم وایە هۆکارێکی کاتین چارەسەر دەبی بەڵام بەدڵنیاییەوە ئێمە وەکو پارێزگای هەولێر وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری هەموو بە ڕۆژەکە دەکەین ڕێگە نادێن بە جۆرێک باری خەڵکی زیاتر قورس ببێتن. شۆفێران و هاوڵاتیان تەنها گلەیان لە نرخی بنزین نییە بەڵکو ئەوان دەڵێن لەگەڵ بەرزبوونەوەی نرخەکەشیدا کوالێتی بنزین خراپە و دەڵێن لە هەر گۆڕانکاریەک نرخی بنزین زیاد دەکات و بە ئاسانیش نرخەکەی دانابەزێت. موڕاد ئەحمەد NRT هەولێر.